چیت لەبارەی پەرلەمانەکەی هەورامانەوە بیستووە. ئاشکرایە بیرۆکەی هەڵبژاردن و دەنگدانی گشتی بابەتێکی سەر بە دنیای نوێیە، بە واتایی مێژوویەکی زۆر کۆنی نییە. تا کۆتایی سەدەکانی ناوەڕاستیش گەر هەڵبژاردنێک هەبوو بێت تەواو سنووردار بووە و تەنها کەسانی چینی سەرەوە و ئەرستۆکراتەکان مافی دەنگدانیان هەبووە. ئەوروپیەکان لە چیرۆکەکانی خۆیاندا باز لەوە دەکەن کاتێک بۆ یەکەم جار پێشنیاری هەڵبژاردننی گشتی کراوە و باز لە مافی دەنگدان کراوە بۆ هەمووان سوڵتان و دەسەڵاتدارەکان قاقا پێکەنیون و لە وەڵامدا وتویانە مادام هەموو خەڵکی دەتوانن دەنگ بدەن کەواتە بە ئەسپ و مانگەکانیشمان دەنگ بدەن، واتە دەنگدانی گشتی تا ئاستێکی نەکردە کارێکی نامۆ بووە. بەڵام نەریتێک لە ناوچەکانی هەورامان تەواو جێی سەرسوورمان و لەسەر وەستانە. کاتێک بەر لە هەزاران ساڵ پێش لە ئەوروپیەکان لە هەورامانی تەخت و لە ناو هەورامیەکاندا پرۆسەی دەنگدانی گشتی پیادە کراوە. ژیرلێ و مەرێ ئەمە ناوی ئەو پرۆسەیە و شوێنەکەشیەتی کە لە دوو وشە پێگاتووە. وشەی یەکەم ژیرلێ واتە ژیرەکان یاخود داناکان دەگەیەنێت. وشەی دووەم مەرێش واتە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوە کە بەسەریەکەوە بەواتای ئەنجومەن و مەجلیسی دانایان دێت. مێژووی ئەم ناوە و کۆی پرۆسەکە بۆ سەدان ساڵ بەر لە زاین دەگەڕێتەوە. ئەم ڕێوڕەسمەی هەورامیەکان ساڵانە یاخود چەند ساڵ جارێک لە بەهاراندا ڕێکخراوە، بە دیاریکراوی لە 45مین ڕۆژی بەهاردا ڕێکخراوە. بەر لە کۆبوونەوەکە هەواڵ بۆ تەواوی لادێ و شوێنەکانی هەورامان نێردراوە تاکو ئامادەی ڕێوڕەسمەکە بن. بەپێی سەرچاوەکان ژنان و پیاوانی هەورامان بەیەکەوە بەشداری هەڵبژاردننی ئەو ئەنجومەنەیان کردووە. ژنان نەک تەنها بەشدار بوون، بەگرە لە یەکێک لە خولەکاندا ژنێک وەک سەرۆکی ئەنجومەن هەڵبژێردراوە کە ئێستا ناوبانگەکەی بووەتە ئیدیۆمێکی ناو زمانی هەورامی. گەر کچێک یاخود ژنێک کارێکی زیرەکانە بکات لە بەرامبەردا پێی دەڵێن ئافەرین ژیر لێمەرێ. مەبەستەکانی پشت هەڵبژاردننی ئەم ئەنجومەنە بۆ کاروبارەکانی ناوچەکانی هەورامان بووە، وەک ئاودێری، گۆشت و کاڵ، کۆکردنەوەی بەرهەمەکان، دیاریکردنی نرخەکانیان، کێشە کۆمەڵایەتیەکان و چەند لایەنێکی دیکە کە پێویستی بەلیژنە و ئەنجومەنێکی عادیل و دانا هەبووە تا یەکلایی بکاتەوە. بە پێو سەرچاوانی کە لە بەردەستدان ژیرلێ و مەرێ پرۆسەیەکی کاتی بووە و لە ماوەیەکی دیاریکراودا دووبارە گۆڕانکاری تێدا کراوەتەوە کە گۆڕانکاریەکە بەوەی نەخۆشکەوتنی ئەندامی ئەنجومەنەکەەوە بوو بێت یاخود وەفاتکردنی یەکێکیان. ئەوەی جێگەی باس و وەڵوێسە لەسەرکردن بێت ئەوەیە ئەندامانی ئەم ئەنجومەنە لە کەسەهەرە داناوژیرەکانی هەورامان بووە، بەبێ هیچ سوودێکی مادی چوونەتە ژێرباری ئەم بەرپرسیاریەتە گەورەیەوە. بەڵام لە هەمان کاتدا تەواوی خەڵکی هەورامان گوێڕایەڵی بڕیارەکانی ئەنجومەن بوون. ژیرلێ و مەرێ پرۆسەیەک بووە تایبەت بە هەورامان و هەورامیەکان. تاوەکوهاتنی ئاینی ئیسلام و کاڵبوونەوەی ئاینی یارسان درێژە و بەردەوامی هەبووە. هەتاکو ئێستاش وەک پاژماوەیەکی ئەو نەریتە لە هەورامانی تەختدا بۆنەیەگەیە بە ناوی کۆمسایی کە هەمان هەڵبژاردنە و بە هەندێک گۆڕانکاریەوە هەمان شتی تێدا جێبەجێ دەکرێت کە کاتەکەشی هەمان کاتی ژیرلێمەرەیە کە 45مین ڕۆژی بەهارە کە وشەی کۆمسایش بە هەمان شێوە لە دوو وشە پێگاتووە. کۆ واتە کۆبوونەوە و مسای واتە تەکبیرکردن و دانانی ڕاوێژی کۆتایی بۆ کێشەکانی ساڵ و چۆنیەتی بەڕێوە بردنیان. بەم شێوەی هەورامیەکان بە یەکەمین کەس لە مێژوودا دادەنرێن کە خاوەنی پەرلەمان و کۆبوونەوە و دەنگدان بوون لەسەر بڕیارەکانی داهاتوویان.